لایەکی بەهێزی هەفتەی هەشتەمی خولی پلەیەکی کوردستان شەقڵاوەی پێشەنگ پێشوازی لە هەولێر کرد. لا نیوە یەکەم شەقڵاوەی خاوەن ماڵ باشتر دەردەکەوت و هەوڵەکانی بۆ گۆڵێکی خێرا بوو تاوەکو هاوشێوە یاریەکانی دیکە بە سەرکەوتن ئەرچی بۆ گەیشتن بە نایب ئاسان بکات. لا بەرامبەردا هەولێریش بێدەنجی هەڵنەبژارد بوو، ئەویش وەڵامی خاوەن ماڵی دەدایەوە، بەڵام نیوە یەکەم گۆڵی لە خۆی نەگرت. لا نیوەی دۆم و لاخولەش 55 محەممەد فەزلی بەرگریکار بە هەڵا گۆڵێکی لەسەر خۆیان تۆمار کرد و هەولێری بە گۆڵ یەکەم پێشخست. شەقڵاوە شارەکانی دەست پێکردەوە بە ئامانجی گۆڵ یەکسانی. ڕەشاد تەواو لێ نزیک بوو، تۆپەکەی ڕێگای گۆڵی نەگرت. لاخولە چێشتاوێک محەممەد والح دهقانی بە ئەسیستی ئەکبەر ئافاقی گۆڵ یەکسانی بۆ شەقڵاوە تۆمار کردەوە. دهقانی دەرفەتی گۆڵی دومیشی لە پێش بوو لە دەستیدا. لاخولەکی 92 پەیوەند پێشڕەوی لاو بە ئەسیستی ئەکبەر ئافاقی گۆڵی دوم و پێشکەوتنیشی بۆ شەقڵاوە تۆمار کرد. علی سەرحان لە هەولێر بە کارتی سوور کرایە دەرەوە، یاری هەر بەم ئەنجامە و سەرکەوتنی خاوەن ماڵ کۆتایی هات. بەڕاستی زۆر دڵخۆشم بۆ سەرکەوتنە پیرۆزبایی لە هاندەران جەماوەڕەکەم ئەو سەرکەوتنیان پیرۆز بێ. بەڕاستی ڕایەنەر متمانێکی زۆر باش بووم بەخسی ئەمیش تاو سیقەم بەخۆ بوو، تاوا بە سیقەبوونەواتمە ناو یاریەکە توانیم گۆڵی دوم بۆیانەکەم بکەم و سێ خاڵ بەدەست بێن. چەند گۆڕانکاریەک وای کردەوە چالاکی زیاتر بدێتین باڵەکان و توانیمان دوو گۆڵ بکەین. گۆڵی تریش دەتوانرا بکراوە، بەڵام ئەوە لە قیمەتیانە هەولێر کەم ناکرێتەوە. دەستخۆشیان لە یەکەم یارێکی زۆر بوێرانیان کرد، یارێکی وایان کردەوە ئێمە نەتوانین بە شێوازێکی زۆر زۆر باش دەربکەوین. بەس ئەو برنەوە بۆ ئێمە زۆر زۆر گرنگ بڕاستی ئەمن دەتوانم برێمە و برنەوەی وای کرد ئەرکی داهاتوومان ئاسانتر بی. ئینشاءڵڵا لەسەر ئەم ستۆ بەبەردەوام. ئەم شەقڵاوە یەکێکە لە تیپەکە باشەکان ئەمساڵ پێشتۆکمەی هەیە. دەتوانم بڵێم یەک دوو پیشەدەری هەیە کە دیاریزانی لاکەرەوە سەڵام بە تیپە شەقڵاوە. تیپەکەی ئێمە بەڕاستی ئەمڕۆ لە جێمی یەکەم ئێمە ئەدامان باش نەبوو، لە جێمی دەم توانیمان بگەڕێنەوە کە شەوای یاریەکە توانیمان گۆڵ تۆمار بکەین و هەوڵماندا بەرگری لە گۆڵەکانمان بکەین، بەڵام لە کۆتاییدا تیپی شەقڵاوە لە دوو هەڵتوان دوو گۆڵ تۆمار بکە ئەمە پیرۆزبایانی دەکەین، بەڵام دەکرا ئێمە بەڕاستی ئەو یاریە بەلایانی کەم بە یەکسان بێنە دەرەوە. بەم شێوەیە شەقڵاوە پێگەکەی لە پێشەنگ گیانەکان باشتر کردو، کۆی خاڵەکانی گەیاندە 19 خاڵ، هەولێریش بە 8 خاڵەکەی هەردێمە. حوسێن محەممەد کەناڵی پێام شەقڵاوە.